دکتۆر جەم کاتت باش ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم بۆ ئەم پۆدکاستە لەگەڵمانی جارێکی تر. ڕاستیکە ئێمە دوهەمی پۆدکاستە لە زنجیرە پۆدکاستەکانی عێراق و گروپە چەکدارەکان. ئێمە لە سەرەتاوە لە زنجیری یەکەمە لە ساڵی 1970 دەستمان پێ کرد با بڵین ئەو گروپە چەکدارانەی کە لە دەروی عێراق بوون کە وەکو معارەزە کە چێژیان هەڵگرت دژی ڕژیمی سەدام حوسێن و باسی ئەومان کرد کە چۆن ئەوان هەڵگەڕانەوە لە ڕژیمی سەدام حوسێن و گۆڕانکاریەکی ڕێشەی کە لە ئێرانە ڕوویدا ئەمان پاپشتی ئێران توانێن هێزی چەکدار دروستکەن، شانی چەکدار دروستکەن بە تایبەتی بەدر کە هەستایەوە بەرامبەر بە نظامی سەدام حوسێن شەڕی کرد. هەتاوەکوونێ ساڵی 90ەکانی هاتین کە کۆمەڵی گۆڕانکاریمان باس کرد ئەوە بوو کە سەدری باوک کە چۆن توانی با بڵین گۆڕانکاری دروستکە لەناو عێراقا شیعی عێراق زین و کاتەوە تا ڕادێک بەڵێ لە پێگەیش کۆمەڵایەتی و دینی بۆ خۆی دروست کرد. ئەوە بوو هاتینە لەم سەرەتای دەستمان پێکرێتەوەکوونێ با بڵین داڕخانی ڕژیمی سەدام حوسێن هەتاوەکوونێ ساڵی 2003 لە ساڵی 2003 بەدەوە ئێمە دەستمان بەوە کرد هەتاوەکوونێ ساڵی 2006 چونکە بەلامانەوە بەس بزانین ئەو گۆڕانکاریانی کە لەناو عێراقا ئەکرێت بۆ نمونە لە دروستکردنی سیستەمێکی نوێ لە دەستوری نوێ پێگەی سیستانی بریتیە لە چی ئەو پێکدادانەی لە بینی مەرجعەکانە دروستە بێ هەم خۆئیە هەم سەدری کوڕە هەم با بڵین خودی سیستانیە وارو ئەحزابی شیعە بەعام کە چۆن بیتێکی شیعی بەهێز دروستە بێ هەتاوەکوونێ ساڵی 2005 و دروستکردنی دەوڵەتێکی نوێی عێراق لە دوای با بڵین داڕمانی سەدام حوسێن دەست پێکە. ئەمە زنجیری دووەمی. زنجیری سێم باسمان لەوە کرد کە لە 2006 تاکوونێ 2011 بوو بریتی بوو لە ویلایەتی یەکەمی نوری مالیکی کە بریتی بوو لە کۆکردنەوەی دەسەڵات لەلایەن نوری مالیکیەوە بوو بۆ گەڕانەوەی ئارامی و ئاسایش بۆ عێراق و وەروەها بریتی بوو لە قوتارکردنی ئەمریکیەکان لەو مەئزەقی کە تێکەوتون لە عێراقا و توانی بە دەستێکی پۆڵاین لە سوپای مەهدی بە مقتەدا سەد لە عێراق دەرکا و هەروەها سونەکانیشی خستەوە سەرەسکەی خۆی ئەو بقاعدی لە عێراقا تا ڕادێکی زۆر سس کرد و بردێ دەروی معادلەی سیاسی. ئەمە تاوەکوونی 2011 لە 2011 بەدووە لە ئەڵقەی سێم باسی ئەومان کرد وتمان ئێمە بۆ 2018 بەدواوە باسی ئەومان کرد عفو 2011 تاکوونێ 2018 باسی ئەومان کرد کە چۆن ویلایەتی دووەمی نوری مالیکی لەگەڵ دروستبوونی دەوڵەتی ئیسلامی یاخود دەوڵەتی داعش لە عێراقا چ گاریکەریەکی دروست کرد لە عێراقا و چۆن هێزی چەگاری شیعە لە عێراقا بڵاو بوونەوە کە توانیان معادلەکە بگۆڕن هەم هەرێمیان هەم ناخۆیان کەم هێزە چەگارە شیعانە کاریگەریکی ڕاستەوخۆ و ئەرێنیان هەبوو لەسەر سیستەمی سیاسی عێراقی ئەوە بوو کە ویلایەتی دووەمی نوری مالیکی بۆ کۆتایی هات کارەساتێکی بۆ سیستەمی سیاسی شیعە دروست کرد لە عێراقا با بڵین تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە نوری مالیکی لە ویلایەتی یەکەمە دروست کرد لە ویلایەتی دووەمە هەمووی دایەوە بەدەستەوە بە شێوازێکی تۆتالیتاری حکم عێراقی کرد ئەمریکیەکان چوونە دەرەوە بەڵام لە 2014 بە هەمان شێوە گەڕانەوە عێراق و جارێکی تر حکومەتی عێراقی پەنای بردەوە بەر هێزێکی دەرەکی بۆ خۆڕزگارکردن لە گروپی تۆرۆریستی و لە داعش. ئەوە بوو حکومەتی عەبادی دروست بوو بە ئینقلابێکی ناوخۆیی ناو حیزبی داوە دەسەڵات گوازرایەوە بۆ عەبادی باسی ئەوشمان کرد گەیشتنە ئەوەی کە ڕزگارکردنی مووسڵ تقریبان کۆتایی هاتنی حکومەتەکەی عەبادیشە. لەم زنجیرە کۆتاییە ئەمەوێت تەرکیزێکی ئەوە بخەینە سەر ساڵی 2018 بەدواوە هەتاوەکوونێ با بڵین حکومەتەکەی سۆدانی بەڵام مەبەستمە پێش ئەوی بچمە سەر ساڵی 2018 ڕاستیەکەی ئەگەر وەکو وەبیرهێنانەوەیەک بیسەر و بینەری خینەوە ئێمە هاوتەریب کە لە عێراقا حکومەتەکەی عەبادی کە تەواو ئەبێ ڕاستیەکەی گۆڕانکاریەکی لە دەروی عێراق ڕوویداوە ئەویش هاتنی دۆڵان ترامپە هاتی دۆڵان ترامپ گۆڕانکاری لە هەموو کارتەکانی عێراقا دروستەکە چونکە عێراق گوێتە قۆناغی دوای ئەوەی کە پێی ئەوتێ دروستکردنی دەوڵەت لە دوای جەنگ لە کاتێکە کە دۆناڵد ترامپ دێتە سەر حکم سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران 180 پلا گۆڕێت ئەوەی ئۆباما کردی لە سەردەمی خۆیان و لەگەڵ ئێرانە ڕێکەوتنی دروست بوو دۆناڵد ترامپ هەمووی وەستان ئەمە تقریبا هەمووی گۆڕانکاری بەسەر لە 2018 ینی وێزگەی دوای جەنگی داعش زۆر پڕ لە ڕووداوبوون لە عێراق یەکێک بەڵێ لەلایەکە ترامپ هات کشایەوە لە ئیتیفاقینەوەی کە پێوتێ بەرجام و سەرەتا ڕوبەڕووبوونەوەی تون لەگەڵ ئێران دەستی پێکرد و بەو ئەتیباری کە عێراق ساحەیەکە لە ساحەکانی ڕوبەڕووبوونەوەی عێراق ئێران و ئەمریکا زۆر کاریگەر بۆ ڕووداوەکە دواتر لە کوشتنی قاسمی سلێمانی ئەبوو مەهدی موهەندیسا دەرەکەوێت دواتر لە ڕوبەڕووبوونەوەی گروپەکان و مستەفا کازمیا دەرەکەوێت دواتر لە بەریەکەوتنی ئەجندەی ئێرانی و ئەمریکی بەتەندی لە عێراق دەسەکەی بەڵام لەسەر ئاستی ناوخۆی عێراق لە دوای جەنگی داعش بیدایەتی مەرحەلەیەکی سیاسی تازەیە لەسەر ئاستی ناوخۆی شیعە و لەسەر ئاستی سیاسی هاوکێشەی حکم لە عێراق بەو پێیەی کە هێزە چەکدارە براوەکان ئەوانەی کە خۆیان بە سەرکەوت و ئەزانی تەمەن لە دوای جەنگی داعش زۆر لایەن سەرکەوتنی خۆیان ڕاگەیان
ئێران خۆی بەسەرکەوت و زانی ئەوە بۆ قاسمی سلێمانی پیرۆزبایی لە خامنەی کرد ئەمریکا و هاوپەیمانان خاوەنی فەزڵی ئەوە بوون کە لە ڕووی ئاسمانیەوە داعشیان تێکشکاند و ڕاوشکاریان ناردە بۆ عێراق. هێزە عێراقیەکان لەسەر ئاستی شیعە ڕۆژێک پشودانرا لە عێراق و حەشتی شعبی وەکو پاڵەوان ینی وێناکرا و دوای ئەوە حەشتی عەشایری و لەسەر ئاستی کوردستان هێزەکانی پێشمەرگە. بەڵام وێزگەیەک هاتە پێشەوە کە ئیسیسماری ئەم شەڕەیە لە ڕووی سیاسی و ئینتیخابات هات. ساڵی 2010 مەسەن ڕێیەکی شیعی هەبوو کە ئێوە ئەوان ئامادە نین تازە لە شەڕاتونە دەروێشتا خۆیان کۆ نەکردوێت و ئینتیخابات دواکەوێ بۆ ماوەیە کە تا خۆیان کۆکردنەوە هەڵبژاردنەکەن، بەڵام سەیریان کرد لەبار نییە ینی ناتوانن لەبەرەوەی کە لە عێراق واڕانە هاتون هیچ وێزگە ئیستیحقاقێکی دەستوری دواکەوێ، نەک لەبەرەوەی وڵاتێکی زۆر تۆکمە و مەزبووتە، لەبەرەوەی کە ئەو شتێکە ڕێکی خات بەڕێوەی ئەبا هەڵبژاردنە نفوز و دەسەڵات و تەوقی دیاریەکە. ئەگەر هەڵبژاردن نەمێنێت کۆمەڵە هێزی هاو ئاستی زۆر ڕوبەریەک ئەەکەون و شەرعێت نامێنێەوە مەترسیە دابخزێ بۆ شەڕی ناوخۆی. لێرە گروپەکانی حەشتی شعبی و پاڵەوانی سیاسی سەرکەوتنەکە حەیدەر عەبادیە، باڵێ پاڵەوانی لەسەر ئاستی بازنە شیعیەکە، پاڵەوانی سەربازی سەرکەوتنەکە هێزەکانی حەشتی شعبی. بە پەلەپڕوزێ ئرتیباکێک ڕوویدا لەبەر لە ئینتیخاباتەکە عەبادی و حەشت لە پڕا هاوپەیمانەتێکیان ڕاگەیان زۆر جێگەی سەرسوڕمام و چونکە بۆ ئەتیبارەی عەبادی بەریتانیە و نزیکە لە غەربیەکان و جنسەی دووەمی هەیە و میولی شیعی تۆنڕەو نییە بەو جۆرە نەناسراوە، یەکێک لە ژنەکانی سونەکان زۆر لێ ڕازین لە پڕابێ بە هاوپەیمانی حەشت و لە پڕا دوای هاوپەیمانەتەکە شەڵوەشە. لە نەتیجە ئەمە بیدایەتی ڕنگدانەوەی انشقاقێکی گەورەی تری شیعی دروست بوو کە بۆ یەکەم جار بوو بە 5 لیستی گەورە بەشداری هەڵبژاردنی 2010 بکەن بە درێژای ئەو چەند وێزگەی کە باسمان کرد لە دوای 2005 لە دوای 2004 هەمیشە یا یەک یا دوو لیستی گەورەی شیعیە بوون، یا سەدر لە دەرەوە بۆ یا هاوپەیمانی ئێتیلافی عێراقی موحەد بۆ یا دووبەرە بوون. بەڵام لە 2010 بیدایەتی هەڵوەشانی شیعیە تەحالوفی سیاسی شیعیە لە هەمان کاتا بیدایەتی لە بەرێکهەڵوەشانی تەحالوفی سیاسی کوردی و نەمانی هاوپەیمانەتی کوردستانی بوو، لە هەروەها هەڵوەشانی هاوپەیمانەتی گژگیری سوننەکان بوو دابەژون بەسەر چەند جەمسەرێکی بچووکی ناوچەیە. بەڵام لەسەر ئێمە بۆ فۆکەس ئامانی سەرنجمان لەسەر لایەنی شیعیە، چونکە هەمیشە حکم لە عێراق خوانێکە شیعەکان ڕێکیەکەن، کورد و سونە پارتنەرن تاوکەرن، دوایەوەی ئەوان خوانەکە ڕێکخەن ئەوان باانکەن بۆ سەر خوانەکە پشکی خوانیان ئەدەنێ، بەڵام ڕێخستنی خوانەکە و ئامادەکردنی تەبخەکە ئیشێکی شیعیە. لێرە فتح وەکو یەکەم هاوپەیمانێتی سیاسی کە تعبیر لە هێزەکانی حەشتی شعبیەکانی باڵە جیاوازەکانی حەشتی شعبیەکە چۆن ناو هەڵبژاردنەوە. لە ناو فتحیشا دووالیزمەیەک دروست بوون کە عەسایی بوو بەدر بوون و ململانێ و ڕکابەری کەوتە نێوان هادی عامەری و قەیس خەزعەلی لە نێوان بەدر و نێوان عەسایی بکە کامیان خاوەنی ئەوەیە. و بۆ یەکەم جار عەسایی بازێکی گەورەیاندا کە ژمارەی کورسەکانیان لە یەک کورسیەوە زیاد کرد بۆ 15. ئەمە بازانێکی گەورە بوو. هەروەها بەدر پارێزگاری نەوعەنما لە هەندێک لە دانکانی خۆی کرد بەراورد بەو پێشاتە نوێیانی کە لە ناو شیعە هاتووەتە کایەوە. لە بەرامبەر ئەمە حەیدەر عەبادی هاوپەیمانەتیەکی دروست کرد بە ناوی نەسەر و خوازیار بوو کە براوە بێ بەو ئەتیبارەی پاڵەوانی دوو جەنگە، یەکەم داعشی یەکشکانەوە، دووەم کەرکووکی ڕزاڵ بۆ بەسەر ئاریشە و تەنگەژەی ڕێفراندۆمی کوردستانە و ئەزمەیەکی زۆر گەورە وجودی بۆ عێراق حەل کردووە بە کەمترین تێچوون بە کەمترین خوێن و لە هەمان کاتا لە هەموو دنیا وەستایشی عەبادی کراوە و حتا ترامپ ینی مەسەلەن هاو بە جۆرە لە جۆرەکان هاو یارمەتیدەر بوون لەو دۆخەی کە عەبادی ئیدارەیە کرد کە باست کرد و هەروەها بەریتانیەکان هەموو دنیا. بەڵام پێشاتێکی تازە هاتەکایەوە کە لەم 5 هاوپەیمانەتی شیعیە کە سەدرە عەبادیە فتحە مالیکیە لەگەڵ حەکیم لەم مع هاوکێشەکە گۆڕا بە جۆرێکە چیتر ئەوە نەما سەرە وەزیران لە حیزبێکی دیاریکراوی خاوەن کورسی خاوەن پێگە دیاریکرێ باوی لەبەر زۆری لیستەکان لەبەر دروست نەبوونی سازان تەوافق چیە بیریان لە چی کردەوە؟ بیریان لە سەر وەزیرانی ماسک کردەوە، سەر وەزیرانێکە هێزە کاریگەرەکان کە خوان ڕێناکەون لە پشتەوە بمێننەوە
سەرۆکوەزیرانێک بێن کە ماسک بێ واجهەی ئەوان بێ ئەوان لە پشتەوە ئیشی خۆیان کەن وەزارات بەشکەن بودجە بەشکەن نفوز بەشکەن دەست بە سەر جونگە گرنگەکانی دەوڵەت تا بگرن و سەرۆکوەزیرانێک دانێن سەر بە کەسیان نییە و ئیش بۆ هەمووشیانەکە و هەمووشان لەسەر ڕازی بن ئەمە بیدایەت هێنانی عادل فەلسەفەی هێنانی عادل عەبدولمەهدی بوو کە دوای ئەبێ بەنەریت بە دوای ئەوە کازمی دانرێ بە دوای ئەوە ئێستا سوودانی دانرێ ئەوە ما قۆناغێکە پێی ئەوترێ سەرۆکوەزیرانی ماسک و هەندێک جاریش پێی ئەوترێ سەرۆکوەزیرانی پرد تۆ تەوێ لەم قۆناغە ڕێ ناکەوی اتفاق ناکەی پردێکدانی بۆی پەڕیتەوە بە قۆناغی نوێ ئەمە سلبیاتی هەیە سلبیاتەکەوەی کە سەرۆکوەزیران بەڕیار بەدەست نییە بڕیار و سەرۆکوەزیرانێکە کە دانراوە بە ڕواڵەت ینی بە تیۆری هەموو دەسەڵاتەکانی لە دەستە بەڵام بەکردداری نەخێر کێ حکمی پێوەکە ئەوانەی کە هینانێ و ئەمە بیدایەتی ژیانەوە و گەشانەوەی هێزە چەکدارەکانش بوو چونکە ئەو سەرکەوتنەی ئەو قوربانیانەی کە دایان بوویانی هێز شیعەکان دۆ ڕوویان هەیە ڕوویەکی میلیشیایی ڕوویەکی ئەوەی کە لە جەنگی مۆسڵا ینی چەندەها راپۆرتی نێودەوڵەتی ئەوانە ڕێکۆردی کردووە کە لە ناوچەکانی ڕزگارکردنی بندەستیان کوشتن لەسەر شوناس داگیر جەرایمێکی زۆر کراوە بەڵام لە هەمان کاتا قوربانیشیان داوە ینی مەسەن شەڕی داعش ئەوان ئێمە ئەگەر لە تەعینە سیاسیەکە دوورکەوینەوە لە قیادە سیاسیەکانیان کە تەوزیفی سەرکەوتنەکانەکان بەڵام لەسەر ئاستی تاک خوێنێکی زۆریان داوە شەڕ فعلان شەڕیان کردەوە بەڵام لە دوای شەڕکردنەکە ئەوە نەبوو بچنە ماڵەوە ویستیان ئەمە تەوزیفکەن بۆچی بۆ بەرهەمێکی سیاسی چونە ناو انتخاباتەوە و حکوومەتی عەبدولمەهدی لە ئەنجامی تەفاهمی سەدر و سائیرون هادی عامری و مقتەدا سەدر دروست کرا ئەوە یەکەم بەرهەمی گروپە چەکدارەکە یەکەم بەرهەمی سیاسی گروپە چەکدارەکان و کە دوو کۆڵەکەی سەرەکی چەکدار حکوومەتێکی سیاسیان پێکێنا بۆ قیادەکردنی عێراق. دکتۆر دەست خۆشی خاڵی لێرانەیە ئەوش ئەوەیە ئێمە لە ئەڵلقەکانی پێشەوە باسمان کرد کە با بڵین شیعی مقاومە و شیعی سوڵتە هەبوو بەتایبەتی لە فترەکانی مقتەدا سەدر کە خۆی بە مقاومە ئازانی بەرامبەر بە ئەمریکیەکان ڕاستیەکەی شەڕی مووسڵ یاخود با بڵین حەج دروستکردنی حەجی شەعبی و بەتایبەتی شەڕی مووسڵ ئەو بەڕێی لە ژێر پێی سەدە دەرهێنا چونکە غەزالی و هاوشێوەکانی یاخود با بڵین هاوپەیمانەکانی لە حیزب الله و لە نوجەبا و ئاینتر وتیان ئەوەی کە تۆ باسی مقاومەتە کرد ئێمە بە فعلی کردمان ئێمە شیعەمان پاراست ئێمە لە کەربەلاوە بۆ سەیدە زەینەب ئێمە قوربانیمان داوە بۆیە تقریبا ئەم تەوەجوهەی سەدر کە هەیە بوو کە خۆی بە مقاومەی شیعە ئەزانی ئەمە گوازرایەوە بۆ حەجی شەعبی بۆیە تقریبا بەشداریکردن بۆ سیاست بۆ ئەوان نەک شەرعێتی بوو ئەوە ڕێگا بخۆش خۆی گۆشەیەکی جوانە ینی فعلا لەو پێش سەروەریەکان لەسەر بنەمای چی دابەشێرا کێ بەرەنگاری ئەمریکیەکان لە کاتێکە خاڵێکی زۆر جەوهری ئەگەر ئەمریکیەکان نەبوونا هیچ هێزێکی شیعی نەبوو بە حکومڕان و ئەگەر ئەمریکیەکان نەبوونا سەدام حوسێن ناڕوخیان و ئەمریکا خاوەن فەزڵێکی گەورەیە لە ڕوخانی ڕژەمی سەدام لە تەمکینی لە هێنانی پێشەوەی هێزە شیعیەکان بەڵام سەرباری ئەمە هەموو ئەدەبیاتی سیاسی شیعی لەسەرەوە بنیانراوە کە ئێمە خاوەنی چاکەی ئەوەن کە بەرەنگاری ئەمریکیەکان بووین و ئەمە شتێکە ئاڵۆزە ینی ئەگەر بگەڕێیتەوە بۆ بیداەتی دوای 2023 ینی ڕامەسفیڵ داوەتە کرا جعفەری خوانی گەورە حسێن سەدر شیعەکان احتیفایانەکرد بە بریمەرەوە و زۆر خۆشحاڵ بن چووکە بەرژەوەندیانێکی گرتەوە کە دوژمنێکی لە مێژوینەی بۆ لە ناو برد حتا وێنەیەکی ئامری هەیە لە کوشکی سپیە لەگەڵ مالیکیە ینی ئێستا شێخی مجاهیدینێکە لە مەطلوبەکانی مالیکی لە ناو کۆنگرێس چاپڵ ڕێزانی بۆ کرا و عەبدولعەزیز حەکیم یەکێکانی ڕەمزێتێکی دینی و ئەوە هەیە لە ناو کۆشکی سپیا دەرەکە لەگەڵ جۆرج بوشە لەبەرەوە ڕاستە ئەو شەڕەی داعش زەمینەی ڕەخسان هەم بۆ دەوڵەمەند بوون و ئەوەی کە لە ڕێگەی دەست بە سەراگرتنی شارە سونیەکان و تاڵان و ئەمانە و بە پەیداکردنی سەرچاوی دارایی لە ڕێگەی دانانی سەیتەرە و لە ڕێگەی دەستگرتن بەسەر ئاغدەکانی ئاوەدانکردنەوە و لە ڕێگەی تدقیقی ئەمنی و ئەو هەموو شتانە بۆ پارەدارکردنی گروپە چەکدار هەم لە هەمان کاتا استغلالی قوربانیەکان بۆ دروستکردنی پرۆژەیەکی سیاسی و ئەمە بیدایەتی مەرحەلەیەکی تازای ڕاستەوە ئەوان لە بیر سەدر بردەوە کە تۆ زعیمی مقاومە ئێمەش بەتەڵی حەربی داعشین بەڵام لە هەمان لەمەشە سەدر هەر پشتی هەبوو چونکە باڵێکی سەربازی هەیە بە ناوی سەرای سەلام سامەڕای پاراستەوە بەشداری شەڕەکانی کردووە بڕێک لە ڕەسیدی کەمی کرد بەڵام ئەوان نەیانتوانی مەسەن پێش بنەوە بەسەرەوە بۆیە سەدر زۆر شانازی بەوە کە ئەگە مقاومەی من یەکەم بوو مەگە شەڕی داعش من جۆکویەوە بەشدار بووم و ئەگە دژایەتی بەعسە من باوکم و دوو برام تیاتچۆ و سەدر قوربانێکی زۆریاندا بۆیە لەو منافەسە
لەو منافەسە ڕەمزیە هەمیشە سەدر خۆی پێوایە کە تای تێرازوو بەلای ئەوە سەنگە. یەک خاڵێتی دوتۆر ئەویش ئەوە بوو ڕاستەکەی پێشوە بچمە سەر ئەو کێشانی کە تووشی حکوومەتەکە عادل و مەهدی بوو هەروە مزارەکانی تشرین و ئەو بابەتانی تر لە ساڵی 2016 با بڵێن ئەگەر بەم زۆرە باسیکەین شیعە گۆڵێکی بەهێزەکە لە مکەونەتەکانی تر لە کورد و لە سونە ئەوش ئەوەیە قانونی حەجی شعبی دەرەکە. حەجی شعبی لەو سێغا هەمەجیە نامەنزومەیە و ئەبێ بە حەجدێکی مەرسومی و بودجێ بۆ بڕێتەوە تاو وەکو هێزی موازی مامەساغات ئەو دوو خوێندنەوەی هەیە ینی بە قانون و بەبێ قانون حەجی شعبی بوو بە ئەمری واقع بێگومان ئەمری واقع فتوایەکی ئەوەی هەیە ڕاست فتوایەکی مقدسی هەیە لە باڵاتی مەرجەی شیعەوە کە لەسەر و دەستورە ینی ئێمە ئەگەر بێت و پۆلێن نظامی سیاسی عێراقی بکەین لەسەر کاغەز نظامێکی پەرلەمانی دیموکراتی زۆرینەیە ینی ئەوە ئیتحادیە فیدراڵیە بەڵام شتێکی پێوتێ دەستوری نەنووسراو لە دەستوری نەنووسراوە مەرجعیت لەسەر و دەستورە بێگومان ڕێنمایەکانی لە قانون لەسەر و قانونە لە دەستوریش بەهێزترە. حەجی شعبی خوان ئەدەنە پاڵ فتوای جیهادی کیفایی سیستە ئەمە یەک دوو لەو فترا بوون بە هێزێکی واقعی دوو لێکدانەوە بوو لێکدانەوەیەکە بوو کە پێی وا بوو کە قانونیان بۆ دەرکرێت ئەمانە بن بە هێزێکی ڕەدیف هاوشێوە ئاستی سوپاوە مەترسین وەکو سوپای پازارانی ئێرانیان لێدێ ڕایەکی تر هەبوو نەخێر ئەگەر قانونیان بۆ دەرکرێ بە مؤسساتیان کە ڕێکیان خا ڕوتبەکانیان دیاریکە ئەرک و مافیان دیاریکە ئەمە باشترە لەوەی کە پشت بە شەرعەتی دینی ببەستن لەونە تاومە قانونێکی مشەوە دەرکراوە هەتا ئێسش تەطبیقاتی هەر زۆر قورسە چەند فەرمانی دیوانی دەرکراوە بۆ ڕێخستن و ئێستا قانونی هین لە ئارایە مەسەن تەقاعد بوون و مافەکانی حەجی شعبی چونکە قانونەکە زۆر مشەوەها یەک لاپەڕەیە بەپە لە پرۆژێ دەرکراوە دوو گروپەکان هاوکار نابن لەوەی خوان بتوێنەوە هەموو ئینتیمای سیاسیان هەیە هەر یەکێک حزبڵڵا یەکێک عەسایبێک بەدرا ئەنێ کەفرێکی ئەوە بکەن بەڵام لە انتخاباتی 2010 ئەمانە شەرعەتیان وەکە ئێمە بەدر و عەسایب کە هاوپەیمانەتی فەتحە پلەی دووەم هاتن لە دوای سەدرەوە بە پلەی دوو حکوومەتی عەبدولمادی دوو کۆڵەکەیەوەیان ئەوەیە بەدر و عەسایب هاوپەیمانەتی فەتحە و لێرە شەرعەتێکی تریان وەیە جگە لە شەرعەتی قانونی حەجی شعبی کە شەرعەتی ئەوەیە کە ئەوان پێکێنەری حکوومەتی عێراقن و هەم کۆمەلگای نێودەوڵەتی مامەڵی لەگەڵاکردن بەڵام ئەوە بوو لە حکوومەتەکە ئیتر وردە بەر ئەمریکا کەوتن بەر تشرین کەوتن و ئەزمونێکی ئەوەی لێکەوت. دکتۆری خاڵی تر دەستخۆش بووم ئەمە زۆر جوامەم شیکاریە ئەوەی کە زیاتر سەرنجی ڕاکێشام با بڵین بۆ یەکەمین جار ئەگەر بڵین هێزەکانی حەجی شعبی بەتایبەتی ئەوانی کە لە سووریان و بەتایبەتانی کە لەسەر حدودی عێراق سووریان قەسفێکرێن لە 2017 لە مانگی هەشی 2017 قەسفێکرێن یەکەم جار ئەوان دەڵێن کۆمەڵێک سیاری مفەخەخە بۆ تەقینەوەی بڵین ئیرهابی بووە دوای ئەوە بەیانێکی دەرەچێت لە نەوەڵاوە عدوانی ئەمریکی بۆ سەرێمە بەڵام لە هەمان کاتە هێزەکانی ئەمریکا با بڵین تەحالوفی نێودەوڵەتی بەیانێک دەرەکە کە ئەمان هیچ هێرشیان نەکردووە سەر حەجی شعبی و هەروەها ئەگەری وەدانێ ئەگە کرابێ لەوەچێ بە خەتە کرابێ با بڵین سەرەتای پێکدادانەکان ئەوەی کە دۆناڵد ترامپ کە کردی بەرامبەر بە ئێرانیەکان و گوشارێکی زۆری ئەمریکەکان دروست بوو لە ناو بیتی ئەبیڵ و لە ناو سیاسەتی ناوخۆی ئەمریکا ڕەنگی داوە لە دەر ئەمریکەکانە ئەویش ئەوە بوو بە هەموو جۆرێک ئەویسرا گوشار بخێتە سەر ئێران و بۆ خۆ دەرباسکردن لەم گوشارە ئێران بە تەواوەتی ئەرزی عێراقی کرد بە زەویەکی با بڵین زەویەکی سووتان بەرامبەر بە ئەمریکەکان پێکدادانەکانی حەجی شعبی ئەگەر بڵین بۆ جۆرە دەست پێ بکەین تقریبا لەمەوە دەست پێەکە کە ئیتر حەجی شعبی ینی هاوکێشەیەکی واقعی هەیە لە عێراق کە ئاسمانی عێراقی ئەمریکایە ئەرزەکەشی ئێران بەو معنای کە ئەو گروپانە بڕانی لە جومگە گرنگەکان یا لە قائم لە سووریا لە ڕۆژاوای عێراق لە بەغا دەوروبەری بەغا لەسەر ئەرز ئەو گروپانە باڵا دەستن کە ئینتیما و ڕەبتیان بە ئێرانەوەی لە ئاسمانە قاعدە ئەمریکیەکان کە بە چواردەوری عێراقا بڵاوبوونەتەوە تەوان قۆناغی ترام کە بەریەککەوتنە بەڵێ لێکەوتەی زۆری ئەکەوێتە سەر عێراق حتا ئەوەشی کە بەسەر حکوومەتی عەبدولمادی هاتوو لە ڕۆخانانی دەرەنجامی ئەوەیە لێکدانەوەیەکەیەکە چوونی عەبدولمادی بۆ چین و تەنزیرکردنی بۆ ئەوی ڕووبکاتە ڕۆژهەڵات و دەستبەرداری ئەمریکیەکان بێ تا ئێزامە جێگەی مشتومڕە لە ناوەندی سیاسیا بەڵام لای شیعە قەناعەتێکی پتەو هەیە کە ئەمە موامەرەیەک بوو لە عەبدولمادی کرا خۆپیشاندانی بۆ دروست کرا
بۆ ئەوەی عەبدولمەجید ڕوونەکاتە چین و لە باسنەی ئەمریکا دەرنەچێ خوان زۆر بڕوان بەو مؤامرەیە هەیەەوە حتا ئەوەش لە چوارچێوەی ئەو سیاسەتەی ترامپ لێکە درێت. حتا قسەیەکە بوو دوکتۆر پێم غەزالی زیاتر باسیەوەی کرد ئەیوت ئەبناء السفراء یاخود ئەوانی کە ئەچن بۆ ئەوە شتێکە تاوان لە تشریناکە لە 2019 تەقێتەوە خۆپشاندەران و ئەوانە دوو پۆلند بەندیەکان ئاوا بن ئەولاد سەفارات گوایە ئەم چالاکوانانەی کە خۆپشاندانەکەن و ناڕازین تعلیمات لە سەفارەتەکانەوە وەرەگەن بۆ چەند کەسێکی تشرینیش چالاکوان جو کوڕی هامی عقوب لە بەسڕە زۆری تر ئیهاب الوەزانی لە کەربەلا بوون بە قوربانی کوژران لەلایەن گروپەکانەوە تەسفیەکران و ئیتیهامی سەرەکی ئەمانەوە بۆ ئەبناء السەفاراتن یا جۆکەرن یا جۆکەری ئەو فیلم ئەمریکیە بەناوبانکە فیلمێکی کاولکاریە کەسێکە دەورێکی مخەڕێ ببینێ لە هەمان کاتا خۆپشاندەرەکان تۆمەتی ئەوانیان بۆ گروپانی لە ئەنگری گروپە چەکدارەکان بڵاو کردەوە کە ڤیولن ینی کلکن و ئەوانە کلکی هێزی دراوسێ ڕۆژهەڵاتی عێراقن کە ئێرانە بۆیە دابەشبوونی سیاسی لە عێراق لە سەردەمی عەبدولمەهدی کە سەردەمی خۆپشاندانەکانە لەسەر ئەم دوو پۆلێن بەندی هەبوو تۆ ینی کلێک لەگەڵ ڕۆڵەی باڵێزخانەکە. ڕاست یەک خاڵی تر هەبوو دوکتۆر ئەیش زیاتر تەرکیزم لەسەر ئەوە بوو کە ئێمە گەیشتن ئەم قۆناغی کە مابڵین تشرین دروست بوو یاخود بە شێوازێکتر بڵین یەکەم جار بۆ جۆرە بەهێزە نەبووە کۆمەڵی گەنج کۆ بنەوە و دژی ئەو خەدەماتانی کە نیە و بێکارەبایی و بئیشوکاری ئەم بابەتانە بەڵام ئەگە تەرکیزکەینە سەر ئەمە عێراق ئەمریکا قۆناغی نییە مزاهری بەم زۆری تیا بوو بێ لە 2016 سەدرەکانەوە بچونە سەر پەرلەمان و تقریبا خۆیاندا بەسەر پەرلەمانیان کرد بەڵام ئەمی تشرین تا ڕادەیەکی زۆر کۆمەڵێک دەنگۆی ئەوە هەبوو چۆن ئێران حەجی شعبی بەکارهێنێ با بڵین سەفارەتەکانی خلیجیش فی ضمنهم با بڵین چونکە ئێمە لە هەمان کاتە ئەنزیمەی خلیجیش تا ڕادەیە گۆڕا بە حکمی ئەوەی دۆناڵد ترامپ با بڵین ئەو سیاسەتی هەبوو بۆ پشتگیریکردن لە خلیج و بۆ لێدان لە ئێرانیەکان ینی ئەوانیش هەستیان بۆ ترسە کردبوو ئەگەنج ئەگەر ڕاست بە خودرۆ بێ ئەوە بوو کە با بڵین خلیجەکان سەفارەتەکان لە عێراق یاخود بە شێوازێکی ناڕاستەخۆ هەوڵیانەدا تشرینەکان زیاتر گەرم بکەن تشرین وێستگەیەکی زۆر جمگەیە لە عێراق لەبەرەوەی ینی حتا ئێستش چەند دراساتی ئەکادمی لەسەرکرێ و حەقلێکە هەڵەگرێت زۆر هەڵوێستەی لەسەر بکرێت ڕاستە لە عێراق لە دوای 2023 خۆپشاندان هەبوو بە هەموو جۆرە لە بەهاری عەرەبیا هەبووە بەڵام خۆپشاندانەکان ناوچەی بوون یان مەسەن خۆپشاندانی سەدری خۆپشاندانێکی مەطلەبیە هی کۆمەڵە گروپێکی سیاسی داواکراوە هەر کاتێ ڕێبەری گروپەکە ڕازی بێت خۆپشاندانەکە نامێن هی مەنتیقە سونیەکان بەعدێکی تایفی هەیە داوای حەقی سون ناکەن تشرین لە ناو پارێزگا شیعەکانە تەقیەوە لەلایەن گەنجانی شیعەوە دژی حکومڕان پێڵن ئەشەد و فقرن یاخود ئەکسەر و فقرن زۆر گلەی ئەکرا کاتی خۆی باسەکرا بۆچی ناوچە سونیەکان و ناوچە کوردیەکان پشتیوانی لە خۆپشاندەران نەهەن بەڵام ئەو کەسانێک کە شارەزان لە تشرین چالاکوان پیان وایە ئەوە خۆی بۆ خۆی قیمەتێکی گرنگتر بە تشرین ئەدا کە تەنها گەنجی شیعە لە پارێزگای شیعە سنیان بەگولەوە نا بەرامبەری حکوومەتی خۆیان وەسانەوە دژی تابۆهاتی دینی و کۆمەڵاتی وەسانەوە بۆ داواکردنی مافی خۆیان و دروشمی ئەویان بەسکردەوە نورید وەتەن نیشتیمانمان ئەوێ و داوای گۆڕینی سیستمی سیاسیان کرد ئەمە پیان وایە مادام تەنها لە ناو شیعە خۆیان داوایان کردووە و ئەمە فاعیلێکی خارجی نییە هاندێرێکی سونی نییە هاندێرێکی کوردینی ئەمە هەر بۆ خۆی قیمەتێکی تشرینی مەدەنی پێشکەوت و ئەبەخشێ بە خۆپشاندانەکە تەمان تشرین لە زۆر ڕۆ ئەخوێنرێتەوە لە ڕوویەک ئەو تێ ئیزاحی جیانی هینی جیلیە گەشەکردنی نەوەیەکە بۆ ڕەتکردنەوەی هەرسی قەدیم لە ڕوویەکەوە ئەخوێنرێتەوە کە بە ئاگاهاتنەوە هوشیارێکی شیعیە دژ بە ئیستیغلال وانە بە ڕوویەکەوە ئەخوێنرێتەوە گەشەکردنی ڕەوتی مەدەنیە بەرامبەر بە ڕەوتی کۆنخوازە ڕوویەکەوە ئەخوێنرێتەوە حەماسی گەنجان و کاریگەربوونە بە گۆڕانکاری گەورەکانی جیهان و هەوڵی تەرجەمەکردنێتی لەسەر واقعی عێراق بەڵام بە شێوەیەکی گشتی لەو ماوەیە خرۆشانێک کۆی شەقامی عێراقی گرتەوە نەک هەر چالاکوانە شیعەکان خەڵکێکی زۆر مەست بوون بە دروشمەکانی تشرین بە ڕەوایەتی داواکاریەکانی هەر بۆیە سنگیان نابەگولەوە و تا ئێستا کە قساکەین ینی بە پێ و ئامارانەی کەن 600 کەس لەوانە بوونەتە قوربانی و کوژراون لە هەمان کاتا لاپەڕێکی خوێناوی لە حکوومەتی عەبدولمەهدی کرایەوە و هەتا ئێستا تۆمەتی خوێن ڕێژی بەدوای عەبدولمەهدیەوەیە لە هەرکوێ دەرەکەوێ لە هەرکوێ قساکە لە هەرکوێ ئەوەکە
يعني عەبدولمەهدی شایستەی ئەوە نەبوو کە حکوومەتەکەی بەو ئاراستەیە بڕا بەو پێی سیاسیەکی کۆناوە بەڵام زروف و زمانی ئەو کەوتە کاتێکەوە کەوتە بینی دوو بەرداش حکمی شیعی ڕوبەڕوو بوویەوە لە ینی هاوشێوەی سەردەمی داعش بەڵام بە شێوازێکی مەدەنی و جیاواز ڕوبەڕوو بۆ لە بەردەم مەترسی هەڵۆشان چونکە تشرین لە بەغا لە هەموو پارێزگاکانی گرتەوە لێرە چەکدارەکان کە هەستیان بە مەترسی کرد بڕیاریاندا چەک بەکاربێنن و لێرە کێ حکومڕانە سەرۆوەزیرانی عێراق فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە کە عەبدولمەهدیە لێرە تا ئێستا مناقشەیەکی قوڵ و چڕەیە کە ئایا عەبدولمەهدی فەرمانی کردو بۆ کوشتنانە یان زۆر کەس لەوانە عەلاوی مەسەن پاکانەی کردو کە ئەڵێ من دڵنیام عەبدولمەهدی ئاگای نییە لەو کوشتنانە بەڵام بەو پێی لە حکومڕانی ئەوا کراوە ئەو بەرپرس کرا لە کوشتنی ئەو 600 کەسەوە عێراق کەوتە دۆخێکی تازەوە پەرلەمان ناچار بوو هەندێک ئیسلاحاتی شکلی بکە حکوومەت ناچار بوو بەپەلا هەندێک ڕەوشێن بگرێتە بەروە بەرزبوونەوەی لافاوی خوێن و خرۆشان لە عێراق وای کرد کە مەرجعێت لە خودبەی جومعە داوا بکە لە عەبدولمەهدی کە بکشێتەوە ئەوە بۆ عەبدولمەهدی لە ماوەی ساڵە کەمترە ناچار بوو دەستە کارکێشانەوە پێشکەش بکەوە مامۆستا کارد ئەمە یەکەم سابقەی دەست لە کارکێشانەوەی حکوومەت بوو لە عێراق لە دوای 2023 بەر لەوەی وادەی خۆی تەواوکەوە بەر لەوەی یانی حتا ساڵێکیش تەواوکە و بە پێشاتێکی زۆر گەرنگ بوو یەکێک بوو لە دەستکەوتەکانی تشرین و هەر لەو سەر و بەندا پەرلەمانی عێراق بە پەلا یاسای انتخاباتی گۆڕی و کردی بە 83 بازنە یەکێک بوو کە ئەمە ڕێگای خۆش کرد بۆی هێز و گروپی بچووک سەرکەوە تقریبا مەطلبی تشرین زۆر طبعا تشرین ئەگە بێت و بەراوردی بکەی زۆر لە زۆر ڕۆوە خاڵی هاوبەشی لەگەر هەفتەی شوپاتەیە لای خۆمە چۆن لەو سەر و بەندا حکوومەت بە پەلە چۆژێ هەندێک داواکاریەوە و هەندێک قوربانیشی لێکەوت هەمان ینی زەمینە و هەمان خۆزگە ئەگەر یەکێک لە مەسەن لە ئەکادیمیەکان لە کۆلێژە سیاسیەکان لە کوردستانە چەند بەراوردێکی بکرا لە نێوان هەفتەی شوبات و تشرینە بە بێگومان ینی زۆر خاڵی کۆمەڵایەتی بۆ ڕاست زۆر خاڵی لێکچووە ڕاست دەستخۆش دکتۆر یە خاڵی تر هەبوو ئەویش هێرشی سەر سەفارەت و ڕاستەوخۆ کوشتنی سلێمانی من پێش بچمە سەرەوە ڕاستیەکەی ئەمە بەچی دەست پێکە پێش ئەوە هێرشەکرێتە سەر حیزبوڵڵا چەند کەسێکیان لێ کوژ بڵێ ئەمریکیەکان هێرشیانەکەنە سەر ئیتر ئەمە شاراوانیە ئەو کاتە هێزەکانی حەشدی شعبی لە سووریا ڕۆژانە لە ئەمریکیەکان دەدەن لە عێراق لە هێرشەکانە سەریان ینی پێک دادانەکە لە شتێکی شاراوە بێ بە شتێکی ئاشکرا بۆیە هێرشێکی با بڵێن شکرێت سەر حیزبوڵڵا لە یەکێ لە مەقارەکانیانە کۆمەڵ قوربانی لێکەوێتەوە دوای ئەوە یەک وێنەی با بڵین مێژووی هەیە ئەوش وێنەی قاسم سلێمانی لەگەڵ مهندیسە لە یەکێ لە ژوورەکانی وەزارەتی داخلە دانیشتون ئاوا سێری کامێرەکانی چاودێریەکەن و بەڵێ چێ تشرینەکانەکەن ئەمە وەکو چۆن بڵێ لە زۆربەی زۆری ئەمریکیەکانە گۆڤار ئەمریکیەکان یاخود جۆرناڵ ئەمریکیەکان باس دەواکرێ کە ئەسڵەن سەرپەرشتیار و ڕێڕەوی ئەم مزاهرانە ئەگەر بەڕاستە و خۆش نەبووی بە ناڕاستە و خۆ بریتی بۆ لە قاسم سلێمانی خۆی ئەسەیکە ینی دروشمێکی سەرەکی تشرین ینی ئەگەر بەم لەفزەش نەوترابێ ئەوەیە کە من تاجی سرم نییە تەمە لە ناو شیعە زۆر ئەدەبیاتی شیعە قسە لەسەرەوە کرێ فڵان کەس تاجی سەرە خەزعەلی تاجی سەر سیستانی تاجی سەرە سەدر تاجی سەرە تیجانی پێوت ینی تاجەکان زۆرە تیجانە ڕۆز تشرین بە بەسیتی ینی خەڵکە گەنجە خۆپشاندەرەکان ئەوێت ئێمە تاجی سەرمان نییە ئێمە کەسێکین پراگماتی بیرەکەینەوە ئەمە هەڵگەڕانی و لە ئەدەبیاتی هەڵگەڕانەوەیە لە هەموو ئەو ڕیسەی کە شیعە ینی شیعی سیاست حتا ینی ئەکرێ بنەوە ینی تەنها نزیکی سیستانی نەبوونەوە بۆ ئەتیبارەی کە سیستانی خۆی پارێزێ لە سیاست حتا سەیکە ینی بەنامەی کۆمیدی ئەحمەد بەشی کە زۆر پشتیوانی شیعە حتا ئێستا هیچ دیێڕێک ئیحاکی لەسەر سیستانی نییە بمبەڕێریشی ئەوەیە کە سیستانی بەشداری سیاست ناکاوە ئەم بەڵام شیعی سیاست هەمووی کران بە ئامانج و ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ ئەگەری داڕوخانە و مەترسێکی گەوریان لێنیش بە تایبەت لە نەجەف لە بەسڕە پەلاماری قونسوڵی ئێران لە کەربەلا سووتانی تێکەوت و شتەکە 600 کوژراوی تێکەوت بۆیە حتا ئەو ڕسمە دواتر بڵاو بووە ئەوە بەڵێ نەزاتم بەبەستم ئەمریکیەکان بڵێ ئێمە قاسمی سلێمانی کردە ئەمان ویستیان ئەوە بەوە شتەکە سپی بکەنەوە کە تەنها دوژمنی ئێمە نییە قاسمی سلێمانی دژمنی ئەو 600 کەسەشەکە لە شەقامی عێراقی کوژام ئەوانە خێزانیانەیە ئەوانە هاوسۆزیانەیە ئەوانە خەڵکی زۆر هاوڕێ و هاوسەنگەر و هاوخەباتیان هەیە لە ناوی خۆش ئەو شتێکی تر مامۆستاکارە لە تشرینە جگە لە ڕوبەڕووبوونەوەی شیعی سیاست لەگەڵ خۆپشاندەرەکان شتێکی پێشاتێکی تر هات کە
سەدرەکان چوونە پاڵ تشرین بەتی ئەڵاویان پاراستن بە خێمە و بە کڵاوشینەکان ئەمە ژوای کرد ینی دیسان ئینشقاقێکی گەورەی شیعی دروست بێ و مەترسێکی گەورە لەسەر ناوخۆشی دروست بێ بەو پێی سەدر دامی خۆپشاندەرانی کرد تاوان دوای تێک چۆن سەدرەکان دوایتر بەریەکەکەونەوە بەڵام بەر لەوەی بەریەک بکەون سەدرەکان زۆر پشتیوان تشرینەکانیانە کردو ئایان پاراستنەوە بەبێ پشتیوانی ئەوان ممکن نەبوو لە خێمەکانی مانگرتنا بەو جۆرە تەوانەوە شکاڵی کرد دایان بۆ دروستکراکەمانە خەریکی فەسادن و ساقتن لە ڕووی ئەخلاقی و لە ناو خێمەکانە خەریکی عیلاقاتی نێرومێ زۆر و ئەمان ئەولادی سەفاراتن و ئەمانە مەشبوهن و ئەمانە من حریفنا زۆر لەمانە بەڵام لە نەتیجا ئەمانە هێزێکی کۆمەڵایەتی کاریگەر بوون تەوژمێکی بەهێز بوون هاوسۆزێکی زۆری شەقام و میدیاییان هەبوو و مەترسێکی فعلیشیان دروست کرد بە تایبەت کە سەدر چووە پشتیوانیکردنیان و هەوڵیدا بیان قۆزێتەوە و هەوڵیدا هاوپەیمانێتیەک چۆن پێشتر سەدرەکان و شیوعیەکان هاوپەیمانەتی سایرونیان دروست کرد هەوڵیدا هاوپەیمانەتیەک دروست کە لە نێوان تشریەکان و سەدرەکانە بۆ لە ناوبردنی شیعی وەلایی شیعی سیاست ئەمەش زیاتر ڕەنگە هاندەری ئەبوو مەهدی و قاسمی سلێمانی ئەوانە بوو بێ کە خەتەرەکە زۆر گەورەیە و ممکنە ینی دۆخی شیعە لە کۆنتترۆل دەرچێت بۆیە بەڕیاراندا ڕوبەڕۆیان ببنەوە ئەوە بۆ کوشتار و بریندارێکی زۆر و تا کۆرۆنا هاتو کۆتایی بە تشرین هێنا عێلاقەکە بە ئاوازی مای دەست خۆشەمە ڕاستی کاتێکی زۆرمان نەماوە بۆی بچین بۆ دوای کوشتنی قاسمی سلێمانی تقریبا نتوانین بڵێن دۆخی عێراق بە تەواوەتی گۆڕا ڕادیکالی گۆڕا بەوەی کە هەم مهندیس کە مهندسی هەموو فکری حەشدی شعبی بوو لە عێراق دیوە عەربیەکەی یاخود دیوە عێراقیەکەی بوو هەروە قاسم سلێمانی دوی ئێرانیەکەی بوو ئێمە چین بۆ حکومەتەکەی کاظمی کە ئەویش بە هەمان شێوە حکومەتێکی ئینتیقالیە یاخود حکومەتێکی پردە چونکە ڕاستەکەی شیعەکان بۆ هەموو با بڵێن بەریەکەوتن و جیاوازی کە دروست بوو نەیانتوانی ڕێبکەون جارێکتر سەرۆکوەزیرێتی لە دوای حکومەتەکەی عاد عەبدولمەهدی دروستکەنەوە کاظمی بۆی کە دێتە سەر حکوم شیعەیەکی علمانی یاخود با بڵێن شیعەیەکی غێر ئەگەر بڵێن مەرغوب نەبوو لە ئێرانەکان بۆ جۆرە باسی بکەین لەبەرەوەی سەر بە وەلایەکان نەبووە بەڵام قۆناقی گرتە ئەستۆ و ئەوشمان بیر نەچێت لە هەمان کاتە سەرۆکی عێراق و کاتە بەرەم ساڵح بووە کە لە ساڵی 2020 بە تایبەتی ئەو مەحەمەد دەست مستەفا کاظمی تاوان کوشتنی سلێمانی مهندس گۆڕانێکی گەورەی لە نەخشەکە دروست کرد نەک لەبەرەوەی کە ئەوانە بڕیار بەدەستن لەبەرەوەی ئەوانە جگە لە بڕیار کاریزماتیکی گەوریان لە ناو هێزە شیعەکانە بوو مەسەڵەن مهندس قدیمە لە هەشتاکانەوە هەیە و هەروە هەموو گروپە شیعەکان کۆک بوون لەسەر ئەوەی کە مهندس ناوبژیوان و دەمڕاستیان بێ لە هەمان کاتە قاسمی سلێمانی طبیعەتی ئەوە بوو جگە لە بەشداریەکانی لە سووریا و لە لوبنان و لەوانە جگە لەوەی لە ڕۆڵێکی گەورەی لە شەڕی داعش دیوە جگە لەوەی کە لە پاڵەوانەکانی جەنگی ینی بەشدارەکانی جەنگی ئێران و عێراق سەرمایی کە ڕەمزی گەورەی هەیە بە طبیعەتی خۆی عیلاقەتێکی زۆر بەقوتی لەگەڵ سەرانی گروپە شیعەکانە دروست کرد بوو کە عیلاقەیەکە لە دەرەوە عیلاقەی فەرمی حتا ئەوە ئێستا فەرقی قاسمی سلێمانی لەگەڵ قائانی مەسەلەن قاسم سلێمانی ئەچووە ماڵیینەکان نوێژی لە پشتەواکردن و لە بەیەکەوە نانیان نەخوارد بەس قانی بەم جۆرە بەڵێ مەکە قانی وەکو زابتێک تەسەڕفەکە فەرمان ئەگەیەنێ فەرمان ئەکا عیلاقەی شەخصی کۆمەڵایەتی و دینێ بۆی هەموو سەرکردە شیعەکان متەئسیر بوون بە قاسمی سلێمانی ببینە دوایی مەسەن زۆر بەیان مسی لە شتیان دەکرد کە ئەوە هەدیە ئەوە بەیەکەوە دەرکەوت لە زۆر شوێنە مشتومڕە ئەبوو مەهدی و قاسم کامیان بەرنوێژی بکەن لە بەرەکانی قانی بەم جۆرە ئەمە وای کرد کە نەمانی بۆ شایەکی گەورە دروست بکات لە ناو شەقامیشەی دوو پێشهاتێکی تر هاتەکایەوە لە دوای کوشتنی سلێمانی کە ڕێگەی خۆش کرد بۆ کاظمی مەسەلەی جگە لە تشرین مەسەلەی کۆرۆنایە و عێراق کەوتەمایە پوچیەوە کەس ئامادە نەبوو حکوومەت وەرگێ لەو مانگەی کە کاظمی حکوومەتی وەرگرت وەزارەتی دارایی وت بوو ئێمە ناتوانین موچە بین لە هەمان کاتا تشرین تەسفیە نەکرا بوو 600 کەس کوژرا بوو خەتەر لەسەر ماڵی شیعی هەبوو شتێک وەکو ئینقاز دیسان لە دوای عەبدولمەهدی چۆن ئێمە سەرە وەزیرانێکی پردانین بیر لە چەند بژاردەیە کراوە عەدنان زورفی و ئەو کابرای تر عەلاوی عەلی عەلاوی بەڵام سەرۆکۆمار ئەو کاتە بەرهەم ساڵح بوو بە یاریەکی زیرەکانە بەوەی کە چەند بەڕەسەحێکی پێشکەش کرد کە شیعەکان بەدڵیان نەبوو بە هیچ جۆرێ سووتێنران ئەو کارتی سوتا پێشکەش کرا و هەروەها لە هەمان کاتا توانی حەقیقەتەن تەوازونێک لە بینی تشرینەکان
و لە بینی هێزە سیاسی چەکدارە شیعەکان ڕاگرت. کازمی تا ڕادێک مەرغوب بوو بەلای تشرینەکان. کازمی مەرغوب بوو بەلای تشرینەکانەوە ئەو کاتە شیعەکان پیان وا بوو ئەمە کەسێکی لاوازە هیچ نییە و ئەتوان بە ئاسانی بەسەریا زاڵ بن وەکو ئینقازێک و کازمی ئەتوانێت دامێک بێنە بۆ عێراق بەو پێی لە دەستگای هەواڵگریەوە هەروە لینکێکی بەهێزشی لەگەڵ ئابادی هەبوو چونکە کازمی برای ئاوەڵزاوای حایدەر ئابادیەوە حتا هەڵکشانشی بۆ دەستگای مخابرات هەر لەو ڕێگەیەوە بووە سەباحی برای و پیان وا بوو بە ئاسانی ئەتوان زاڵ بن بەسەر کازمیە و فترەیەکە تا ئەپەڕنەوە لە تشرین تا ئەپەڕنەوە لە کۆرۆنا و عێراق مایە پوچە کەس ناچێتە ژێرباری ئەم حکوومەتەوە بە کازمی بێت ئێمە دوایی خۆمان کۆکەینەوە و فعلەن وا بوو بەڵام کە کازمی هات دیسان بینیان نەخێر پێکدادان دروست بۆ لەو پەچەگارەکان و فترەی ینی لەو ساڵ و نیوەی کاهین بووە نیوەی یەکەمی هینەکەی ینی حکومڕانیەکەی بەریەکەوتن و ڕوبەڕووبوونەوە بوو لەگەڵ گروپە شیعەکان لە کەربەلا قاسم مصلح ئەو کەسێک کە فەرماندەی لیوای تفوفە دەستگیری کرد و هەوڵیدا حزب الله چوون هاتنە ناو بازار شەقامەکان ڕسمی کازمی خستە ژێر پێیان بەڵام دواتریش کازمی تێگەش کە ناتوانێت ڕوبەڕووی گروپە چەکدارەکان بێتەوە بە تایبەت کە ئەمریکیەکان ینی سارد بوونەوە لەوەوە ئەو حەماسەی لە سەدەمی ترامپ هەبوو بۆ تێکشکان لە سەدەمی جۆ بایدن بۆ جۆرە نەما وردە خاو بۆ ئەویش هات لە ئەخیرە هەوڵیدا بژی لەگەڵیان تاعیشکا بەڵام ئەوان پیان قوبڵ نەبوو بۆیە بە هەموو هەدەفی گروپە شیعەکان لە ئەخیرە کورت بۆ لەسەرەوەی چۆن کازمی بەڕۆخیان و لەسەر کار لایبن وەکو ئەوەی ئێسش چۆن هەموو قووەتیان خسۆتە کار ئەو فترەی کازمی هەر بەسەرنەوە لە قاموسی سیاسی و باسی نەکەن و ناوینە. ئێمە بەرە کۆتایی ئەوڕێن دکتۆر بەڵام پێش کۆتایی نزیک بین لە کۆتایی بەتەواوەتی مەبەستم بوو ئەوەی کە دوهەمی پێکدادانی سەدر لەگەڵ حەشدی وەلاییەکانە لە دوای انتخاباتی 2021 کە حەشد بابلین مقتەدا سەدر بە کورسێکی باشە یعنی هەرچەند ئەو کاتەی تر حەشدارێک تووشی شۆکێکە بێتەوە کە ئەمە تەزویرێک کراوە ئەمە ینی بە دڵی ئەوە نەبوو چکە و کورسیانە ئەو بوو پێکدادان دروست بووە ینی کوشتارێکی زۆر هەمسان دروست بووە لە بینی حەشد و لە بینی بابلین ئەگەر سەرای سەلام ناوی بین بۆ جۆرە تا ڕادەیەکی زۆر ئەو بوو مقتەدا سەدر گەیشتەوە قەنەعەتی کەیتر بایکۆتی عملی سیاسی بکات چونکە هەست کرا کەیتر بەتەواوەتی هەموو دریاکانی لەبەردەم قوفڵ کرد چونکە ئەو نیەتی بوو کە حکومەتی دروستکە بە سەدری بەڵێ لە دوای کازمی انتخاباتی پێشوەختە کرا لە 2021 لەم انتخاباتە یەکێک لەوانی کە سوودی لە تشرین بینی سەدر بوو سەدر و ڕاست بە 73 دوای کورسێتر چوە پاڵی بوو بە 74 تقریبا نەساب سودونی و ئاوان نزیکەی زیاتر کەمتر لە کورسەکانی پەرلەمانی بردەوە بوو بە هێزی یەکەم لێرە هەوڵیدا کە حکوومەتێکی زۆرینە پێک بێنێ بە هاوکاری پارتی و حەلبوسی بەڵام هەموو گروپە شیعەکان چ ئەوانەی وەلاین چ ئەوانەی سەر بە ئێران چ ئەوانەی دۆستی ئێران چ ئەوانەی کە نزیکن لە ئێران هەموو پێکەوە کۆبوونەوە هاوپەیمانەتیان دەست بە ناوی ئیتالی تەنسیقی بۆ بەرەنگاربوونەوەی سەدر ئەمانە بە پەلە پرۆزیە کۆبوونەوە خاڵی هەرە سەرەکی کۆکەرەوەیان ڕوبەڕووبوونەوەی سەدرە لە وردەکاریە زۆر ناکۆکن سێ جەمسەری سەرەکین جەمسەرێکیان ڕاستەوخۆ ئێرانین جەمسەرێکیان هاوپەیمان و دۆستی ئێرانن جەمسەرێکیان دۆستی دوورن ینی مەسا عەبادی تۆ ناتوانانی لینکێکی گەورە لەگەڵ ئێرانە بدۆزیتەوە حەکیم مەسەرەن ما بینە بەس هەشە وەکو مەسەن گروپە چەکدارە وەلایەکان ئەوە فەرمانە ناوە ئەمانە ئەم ئێتاریان دروست کرد و بە هەموو قوتیان لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە لە ڕێگای ئەم دادگا نوێی کە هەر خۆی سەدر و ئەوە دروستیان کردەوە و ژیاندیانەوە هەوڵیاندا نێڵ سەدر پرۆژەکەی سەبری ئەوە بوو سەدریان ڕاگرت سەدر پەیوانە بوو ئەوان بەو جۆرە بۆ شایەکەی پڕەکەنەوە بۆیە خۆپشاندان لە ناوچەی سەوز و ئەوانە دروست بوو دیسان وێزگێکی خوێناوی لە ناو گروپە چەکدارەکانی شیعە هاتەکایەوە کە سەدریەکان و هاوپەیمانەتی فەتەح ینی گروپە شیعەکان لە ناوچەی سەوزا لە کۆتاییەکانی ئابی 2022 تقریبان ئەوەی کە پێین سەدرەکان پێڵێن شەهیدانی عاشورا 30 بۆ 40 کەس لەوێ کوژران و جەنگێکی خوێناوی بە فیعلی 2 ڕۆژ پێکدادان بۆ وێنەکان هەیە مەسە مالێکی خۆی ئەبەسێ بەچەکەوە دابەزێتە ناوچەی سەوز شەڕێکی ناوخۆیی خوێناوی شیعی دروست بوو بەڵام بەپەلە مقتەدا سەدر تەدەخلی کرد کشایەوە فەرمانی کرد بە خۆپشاندەران بچنەوە بە هەموو ئەو بزن و مانگا شتێکی هێنا و بەسەر بڕینەوە ڕۆشتنە دەرەوە ناوچەی سەوزیان چۆکردەوە بەمە شیعە قوتاری بوو لە جەنگێکی خوێناوی و تا ئێستاش هەر پرسیار لەسەرەوەی کە چی هانی سەدریدا و سەدر تەبەڕای کرد لە خۆپشاندەرەکان کەوتی قاتیل و مەقتول لە دۆزەخان ئەمە تعبیرێکی ئیسلامیە بۆ ڕوبەڕبوونەوەی قاتیل و مەقتول فی النار و بەم جۆرە دۆخەکە لە بەرژەوەندی
ئیتاری تەنسیقیەک لابەوە سەدر چووە ناو هاوپەیمانەی چوە دەرەوەی هاوکێشەی سیاسیەوە ئەوان بوونە حکومڕان. بەڵام ئەم شتێک هەیە کە زۆر گرنگە لێرە، ئەم سڵحە ئەم ئاشتەوایی کە هاتۆتەکە ئێستا لە سەدەمی سوودانیایەوە زۆرمان بێنەچێ وڵا بەبەست محکەمەی فدراڵی کە چۆن حەلبوسیشی دەرکرد، یعنی ئەویشی بە هەمان شێوەکو بەدەردی سەدر برد. محکەمە لە کۆتاییەکانی 2020 بەدواوە بیر لەوە کرایەوە کە محکەمە عادە ئەمە لە بسێ حەلبوسی دروست کرێتەوە بۆ ئەوەی انتخابات تێپەڕێنێ لە 2020 تاوان محکەمە وەسا لە بەرەوەی ئەندامەکانی مردن و خاننشین بوون و نیسابی نەما. ئەم محکەمەیە لە پڕا هەتاوەکو ڕاگەیانی ئەنجامی هەڵبژانی 2021 پشتیوانی سەدری کرد بەوەی کە ئەنجامەکان حەشتی شعبی بەدڵیان نەبوو مانیان گرتبوو لە ناوچەی سەوز. هادی عامری چوو داوای دژی انتخابات کرد لە ساڵحی سەدر قەرار دەرچوو کە انتخابات تەواوە، هیچ عیبێکی نییە. بەڵام لە دوای ئەوە زنجیرەیەک بەڕایی دەرکرد، ئەوە بۆ تر هوشیار زێباری دوورخستەوە، مەرجی دوو لە سەرسەی سەپان بۆ کۆبوونەوەی پەرلەمان، دەستی کرد بە دانانی لەمپەری یاسایی لە بەردەم سەدراوە بەشێک لەو میکانیزمانی کە سەدی لە پرۆسی سیاسی دوورخستەوە جگە لە لایەنی سیاسی جگە لە لایەنی چەکداری محکەمەی اتحادی یەکێک لە کۆڵەکانی دوورخستنەوەی ئەوە بوو بوو حەلبوسیشی بۆ دەرنا بەڵێ لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە قەنەعەتێک هەیە کە دادگای بەشێکە لەو میکانیزمەی کە تاون دادگای فیدراڵی تعبیر لە خۆمە لە بەریتانیا و لە سویسرا ناژێ مەسەن دادگایکی سەر بە خۆمانە بکی قازیەکان دانێ هێزە شوێیەکان بە تایبەت سەرۆکی دادگا لەلایەن هێزە خەڵکی دیالەیە لە ماوەی پێشوو کوڕەکەی کاندید بوو بۆ پارێزگاری دیالە بە پشتیوانی هادی عامری و ڕێکخراوی بەدە هەموو قازیەکان ترەگەر بچێ ناو سیرەیە اینیانەوە لەن حیزبێکەوە داعاکران و ئەگەر بشیانێ سەر بەخۆ بن ئەگەر تەنات قازێکش لە عێراق بێوەست ناتوانێ کێی پارێزیە مەگەر تۆ ئەگەر محکەمەیەک دانەی لە نەجەف لە تەنیشتی ماڵی سیستانیە نێن بۆ بەخە ئەو گرنتی بکە ژیان و سەلامەتی خۆی و خێزان و ڕەنگە بتوان قەراری سەر بەخۆ بەس دادگای مەحاڵە شتەی خەونە بەس دادگایەک لە بەغا و فایق زێدان و مەسەلەن حیزبە سیاسیەکان کاندید دکەن و بودجەی لە حکوومەت بێ و حیمایەکە ناتوان بڕای سەر بەخۆ. ئۆکەی دکتۆر گیان بەنسبەت ئایندەی عێراقەوە لە بەرڕۆشنایی هەڵبژاردننی داهاتوو تقریبا بەوادرەکان خەریکە دەرەکەوێ و هەندێک قسە هەیە کە سۆدانی ئیشەکە بۆ بڵین بۆ وەجوی دووەمی یا قۆناغی دووەمی بە حکمی ئەوەی تۆزێک نەرمی ئەنوێنیە و بڵێ هەندێک جار نەرمە لە هەرێمی کوردستانی جار ڕقا و کاتی شتوو بۆ ئەمریکا بە شێوازێک چوو کە ویستی ئەوەی پیشان باکە ئەم دیوێکی تری شیعەیە خۆ دیوێکی تری دەسەڵاتە ئەم سەر بە وەلایەکان نییە، ئەم شیعەیەکی دەوڵەتدارە، شیعەیەکی بڕای بە سیستەم و بە بڵین دەوڵەت و یاسا هەیە. ئەگەر بۆ جۆرە سێری بکەین بڵین ئایندی سیاسی عێراق لەبەر ڕۆشنایی ئەوەی کە بینیمان و چەند جوڵانەوەیکی سەدری ژەیە کە سەردانی سیستانی کردووە خۆی لە دوای ئێمە وتمان سەدر چوە دەرەوە لە پرۆسی سیاسی و ئیتار دەستیان بەسەر حکوومەت تاگرتەوە سوودانیان دانا، بەڵام ئەمە کۆتایی یاریەکە نییە، ئەمە بەنجێکە، ئەمە بۆ داهاتوومە بەسمانی بەڵێ بەنجێک بوو. هێشتا سەدر غایبی حاضرە لە ناو پرۆسی سیاسی چۆتە دەرەوە، بەڵام هەر دەشێ هەر لە حەزایەکی بێتەوە ناو پرۆسەکە بە تایبەت لە ڕەمەزانەوە لە جەنگی غەزەوە بڵێم لە مانگی ئۆکتۆبەرەوە بە تایبەت تریش لە ڕەمەزانە چالاکیەکانی زۆر زیادی کردووە و بە هەموو باڵەکانی خۆی ئەکتیڤ کردوێتەوە باڵە سیاسیەکەی باڵە خێرخوازیەکەی باڵە کۆمەڵایەتەکەی و ئەخیرش دەرکەوتنی ئەوە بۆ لەسەر گۆڕەکەی باوکی کە لەوێ وتارێکی تۆند ئەخوێنێتەوە شتێک ئەڵێ ئەمە ئەو تارێکە 2 ساڵ بە لە ئێستا نەم خوێندەوە تێکچوو بمناسەبەتەکە یعنی من هەمان ئەو کەسەی ئەو کارەوە هیچ نەگۆڕاوم بەڵێ 2 ساڵە دوور کەوتمەتەوە، بەڵام هەر ئەو سەدرم کە 2 ساڵ بەر لە ئێستا تا من وتارەکە تووڕە بوو لە لایەنگەرەکانی هوتافیانە کێشاوتی نایخوێنمەوە و تووڕە بۆ عاجز بوو ڕۆژ، بەڵام تێمە ئەوتارێکە نەم خوێندەوە. دوو لە ناو وتارەکە ئیتیهامێکی زۆر تونیتیا بوو. ئێمە لە ئەڵقەیەکەما باسمان کرد کە ئەڵێ یەکێک لە سەبابکارانی کوشتنی سەدری باوک ئەوانن کە دانیان بە مەرجعیەتیانە ئەنا ئەوانن کە تۆمەتیان بە دروستەکرد مەبەستی پێی مەجلیسی عەلا و حیزبی داوایەکە ئەو کاتە لە ئێران و لە سووریا ئەومانەیان مەرجع نییە. حتا ڤیدیۆ هەیە محەممەد حەکیم ئەڵێ شێتە ئەوە چیە ینی بێ ئەسڵ و فەسڵە. بۆیە سەدر ئێستا بەم ڕقەوە دێتەوە زۆر تووڕەیە. سەدر پێی وایە ئەم حکومڕانی شیعەکە ئێستا هەیە ئەڕوخێ و خۆی بەبەدیل ئەبینێەوە پێی وایە ڕۆژێ لە ڕۆژان ئەبێت بەرقەناعەتی ئەو ڕۆژێ لە ڕۆژان عێراق ئەبێ بێ بە سەدری و ئەو حکومی بکە، بەڵام ئەمە
شتێکی گەور کارەساتی گەور لە ڕووی ئەوەی کە هەموو ئەو تەجروبانەی هەن و هەوڵی خۆفەرزکردن لە عێراق دراوە باجێکی فەشەلی باجێکی قورسیشی هەبووە هەر لە سەدام حوسێنەوە هەر لە منوری مالیکیەوە ئەوەی کە ویستێتی بڕیاری عێراقی چون لە عێراق تیکەیەکی گەورەیە پێکێنەرەکانی زۆرن دەوڵەتانی ئیقلیمی ئەمنی عێراق ئاسایشی کەنداوە ئاسایشی ئوردونە ڕەبتی بە ئیسرائیل هەیە وڵاتێکی نەوتیە تورکیا بەژۆندی زۆری تیا هەیە مکەوناتی جیای تیا هەیە لەبەرو ئەگە کەسێک بێت عێراق قەواڵەکات و ئاوا کۆی کاتەوە لە مشتی خۆیان ینی باجێکی زۆری هەیە و هەمان کاتە زۆریشی ئەوێەوە لە سەرکەوتوش نابێت حتا عێراق ئێران چەند بەهێزە لە عێراقا لە ڕووی ئەمنی و نفوسەوە لە ڕووی ئەوە بەهێزە لە ڕووی کولتوری و کۆمەڵایەتی و بەهێز نییە ئێستا بڕۆ لە جنوبی عێراق لە هەموو شوێنەکان مەشاعیری دژە ئێرانی زۆر بەهێزە یعنی لە تشرینە خەڵک پەلاماری کۆنسۆڵیاتی ئێرانی ئێداوی سووتان بەڵێ ئێران لە ڕووی گروپەکان و ڕووی سیاسەتەوە لە ڕووی ئابووریەوە بەهێزە بەڵام عێراق چێتی عەرەب چێتی و نیشتیمان پەرستی سیرکە کە با منتەخەبی عێراق یاری بکات چەند خەڵک هەستێکی زۆر نیشتیمانی دروستە بێت ئەوە کە لە کورسانە نیمان ڕاست لەبەرەوە سەدر پێی وایە ڕژێمەکە ئەڕۆخیەوە دێتەوە دوو لە ناو ئیثار ناکۆکی هەیە بۆ مەرحەلەی داهاتوو مالێکی پێی وایە بە سوودانی نەمێنێت چونکە مەترسیە و ئێستا شعبێتێکی پێیا کردووە پرد و پرۆژە و شتی زۆرەکە شوقەی نیشتە جێبوون پردی پەڕینەوە دروستکردنی جەزرە وەسەتی دەستبردن بە پرۆژەی میترۆی بەغا دەستبردن بە پرۆژەی قیتاری سەریعی نەجەفکەر بە لە ڕێگای گەشە کە خەونێکی خۆشیشیانی لە بەسەرە بۆ تورکیا بۆ ئەوروپا پێی وایە کە ئەمە خەتەرە لەسەر خۆی و خەتەرە لەسەر هێزە شیعەکانی سوودانی مەسیڕەکە لیستی هەبێ و بەشداری بکە حتا باسی ئەوەیە کە لیستی هەبێ سونە کوردیشی تیاوێ لە مەرحەلەی داهاتوو عصایب مەسەن پرۆژەی خۆیانیانێ ئەترسن لەوەی کە سەدرێکان بگەڕێنەوە بەر ئەوان کەون و بۆی هەر لە ئێساوە مەسەلەن پرۆژەی انتخابی خۆیان بەچی بنیان ناوە جوێندان بە سەحابەکان ئەو شتێکە لای شەقامی شێعری زۆر هینە شتێکیان ئیسارە کردو شتێکی بزوێنەرە و سەدر داوای کردو ئەغادیر بکرێ ئەوان جوێن بە سەحابە دەن سوودانی پرۆژەکە مالکی لە پارتی و ئەوانە نزیکە بێتەوە هەوڵەدا ئایندەی خۆی ینی هەمویان پلانیان هەیە بۆ 2025 بەڵامێش تا 2025 چەندێکی مازیاتر لە ساڕۆنی دەست خۆش بێت تۆجان کاکتۆری یاسینتەها زۆر سپاس لە 5 ئەڵقەیە بەردەوامی پێکەوە بووین بەڕاستی من چێژێکی زۆر لێ بینی زۆر سپاس کۆمەڵی زانیاری بەسوود بوو هەم لە ڕووی مێژووی هەم لە ڕووی تیۆری و لە ڕووی ئەکادیمی و توانیمان لە ساڵی هەشتاکانەوە تاوەکوونێ بۆ 2024 تەختێ بکەن و بە هیوای ئەوەی کە توانی بێتمان ئەوەی کە پێویست بە بیگەێنین من دووبارە سپاس دەکەم دەست خۆش بێ ئەمە کۆتا زنجیرە بوو لە زنجیرەکانی عێراق و گروپە چاگارەکان سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ تۆ مامۆستاکە بۆ سپەی بۆ سبەی کە ئەو دەرفەتیان بۆ ڕەخساندین مراجعەیەک بکەینەوە لەو زانیاریانی کە هەمانە دەربارەی عێراق و هەوڵ بدەین خوێن وەرگر و بینەری کورد بخەینە هەندێک لەو هاوکێشە عێراقیانی کە ئێمە لە میدیای کوردی زۆر گرنگ تقریبا ئەتوانم بڵێم ئەوە بڵێم ئەمە یەکەمین پۆدکاسە لە هەرێمی کوردستانە لەسەر هێزە چەگارەی عێراقیان کراوە و ناوەندی توێژنەوەی سبەی بێگومان پۆدکاستی کەشی ئەوێت بەردەوامە بێت لە کۆمەڵێک تۆپیک و کۆمەڵێک بابەتی بۆ داهاتوی هەرێمی کوردستان و عێراق زۆر سپاس دووبارە دەست خۆش بێ و لەستا بێ مەمنون سپاس زۆر سپاس